ئەم کاتتان باش ڕۆڵە بە شەرەفەکانی کەرکووک، خانەقین، شەنگال، سەلاحەدین بە تایبەتی شارە کوردستانەکانی ئەم پارێزگایانە. سڵاوێکی گەرمتان لێبێ، سڵاوی کوردپەروەری، پاراستنی کوردستان، سڵاوی هەڵوێستی شۆڕژگێرانە بەرامبەر بە تەعریبی نوێ. من ئەم پەیامەم لەسەر داوای زیاتر لە 200 دڵسۆزی خەڵکی خانەقینە. چەندین کەسیش لە کەرکووک پەیوەندیان پێوە کردووم کە هیممەتیان بۆ بکەم لە کاندیدەکان، بێگومان ئەوەی بە من کرابێ قسەی خێرم کردووە. 25 کەس لە خەڵکی گەڕەکی خۆم کە گەڕەکی تێلخانەیە لە خانەقین هاتنە لام لە سلەیمانی، لە خزمەتیان بووم، داوایان لێ کردم کە سەرەڕای نیگەرانیەکان لەم کاتە فریای شارەکەی خۆم بکەوم. من ئەڵێم قسەکانم بۆ کەرکووکیشە، قسەکانم بۆ نەینەواشە، قسەکانم بۆ سەلاحەدینیشە، قسەکانم بۆ خانەقین و ئەو شارۆچکانەی دەوروبەری خانەقینە کە دەنگی جوان لە مەندەلیەوە بۆ شارەبان، بۆ سەعەدیە، بۆ جەلەولا، بۆ قەرەتەپە، بۆ جەبارە، بۆ خانەقینە بە شەرەفەکانی گەرمیان بە تایبەتی لە کەلار قسەکانم بۆ ئەوەیە. من ئەم قسانەم نە بە تەکلیفی کەس کردووە وەکو مەسئول، نە بە بڕیاری سیاسی کردووە، بەڵکو وەکو مەلا بەختیار کە شەرەفی ئەوەم هەیە بە درێژایی مێژوو باشترین پەیوەندیم لەگەڵ ڕێخستنە سەرەتاییەکان و مەفرەزەی یەکەم و دووەم و سێهەم و تیپی کەرکووکە بووە. دوایی یەکەم مەفرەزەی خانەقین کە مامە عەلە ڕەش و شەهید ئازادی کوڕی و دوایی شەهیدەکانی خانەقین، یەک بە یەکی شەهیدی خانەقین بەشی زۆری خۆم ڕێخمستون لە شەهید یوسفەوە، یوسف حوسێنەوە، بۆ شەهید بێباک، بۆ شەهید سیروان دەلۆیی، بۆ هەموو ئەم قارەمانانە من پەیوەندێکی زۆر زۆر باشم هەبوو لەگەڵیان. هەروەها مامۆستا غاندی کە من بە مامۆستای خۆمم زانیوە هەمیشە، شەهید سەلام عەبدوڕەزاق، شەهید جوامێر، هاوڕێکانی ئەمانە معلومە کە چ پەیوەندێکی دوور و درێژم لەگەڵیان هەبووە. هەروەها تێکۆشەرەکانی تری دەبەری خانەقین لە وەسفە بەنیوەیسەوە بگرێت تا عەلی شامار، تا کاک شیروان شیروەندی، تا ئەمانە. من ئەمە هەمووی بە ئەرکی سەرشانی خۆمی ئێزانم کە لەم کاتە من نیگەرانم، هەڵوێستم جیاوازە، ڕخنەم هەیە، ئەمە بەجێی خۆی ناشی گۆڕم، بەڵام دەنگدان لەم هەڵمەتی هەڵبژاردنە خصوصیەتی خۆی هەیە. بۆ لەبەر دووسێ سەبەب. سەبەبی یەکەم ئەوەیە دەرکەوت حکوومەتی مەرکەزی عێراق دەسی بە دەسیمان پێیەکە مادەی 140 جێبەجێ ناکە و ئەمە سیاسەتێکە لە عەقڵیەتی لە پاشماوەی عەقڵیەتی شۆڤینی عەرەبی تێکەڵ بە عەقڵیەتێکی تازەی تائیفی کراوە و ئەیانەیە وردە وردە مادەی 140 نەهێڵن. ئەمە یەک. دووەم، کۆمەڵێک لە عەشایەری عەرەب و سوننە بەداخەوە تعریبی تازەیان هێناوە بۆ ناوچە کێشە لەسەرەکان. ئەمە خەتەرێکی گەورەیە. ئەبوایە ئێمە 10 ساڵ لەمەوە بەرشایەتی ئەوە بین بڕگەکانی مادەی 140 جێبەجێ ببێ، کەچی ئێستا لە هەموو کاتێک زیاتر لە خانەقینەوە تا دەوروبەری مەخمور وردەوردە تعریب بهێننەوە. دیاهات چۆڵەکە، یعنی ئەم بەیانێ بەرنامەیەکە بوو لە 16 دەی کاکەیی لە ناوچەی داقۆق و کەرکووک و دەوروبەری 5 دەیان ماوە، باقیەکەیان هەموو چۆڵیان کردووە. ئەمە خەتەرە، زۆر خەتەرە. ئەمە خاڵی دووەمە، تعریبی نییە. خاڵی سێمیش ئەوەیە بێگومان نەخشەیەکی ترسناکەیە لە کەرکووک کە هەتایە مادەی 140 بگۆڕن و هەتایە کورد بیر لەوە نەکاتەوە لە کەرکووک و خانەقین
بخرێنەوە سەر کوردستان. بۆ خۆم لە بەغدا دانیشتوم لەگەڵ مەسووری گەورە لەگەڵ وەزیری گەورە دانیشتوم باسی ئەوەیان کردووە کە مادەی 140 بە پەلەپەل داڕژراوە و ئەوە نابێت بمێنێەوە ئەبێ ئەو مادەی 140 لە دەستوری عێراقی هەڵبۆشێتەوە. ئەمە لە حزوری جەنابی سەرکۆماری پێشووی عێراق کە دکتۆر فواد معسووم بوو ئەم مەناقشەیەمان کردەوە کۆمەڵێک لە حزبە سیاسەکان لەوێ بوون. بۆیە من لەبەر ئەو سێ سەبەبە ئەڵێم تکا لە هەموو کوردێکی بەشەرەف وە لە هەموو دڵسۆزیەکی ئەم پارێزگایانە بە تایبەتی کەرکووک و خانەقین و مەخمور و دەوروبەری و ئەمانە ئەەکەم تکاکەم گلەییتان هەیە بەجێی خۆی ڕخنەییتان هەیە بەجێی خۆی خزمەت نکراون بەجێی خۆی گەندەڵی و دز و جەردەییش هەبووە ئەمانش بەجێی خۆی بەڵام دەست بخەنە سەر برینتان دەست بخەنە سەر برینی وجدانتان دەست بخەنە سەر برینی دڵتان دەست بخەنە سەر گلێنەی چاوتان کە ئەزانم برینداریان کردوون نەئەبوو ئەمە وابێ نەئەبوو سەرۆک کۆمەرەکانمان بێدەنگ بن لە ئاستی جێبەجێکردنی تعریب لە ئاستی جێبەجێنێکردنی مادە 140 نەئەبوو وەزیرەکانمان وابێ نەئەبوو هەموو ئەمانە کۆمەڵێک هۆ هەبوو نەئەبوو وابێ بەڵام لەگەڵ ئەوەشە هەمیشە بە درێژایی مێژوو سەرکردایەتی حزبەکان قەرزەرباری ملەتەکەمان قەرزەرباری سەرکردایەتی حزبەکان نین سەرکردایەتی حزبەکان پۆستەکان کاربەدەستە گەورەکان ئەبێ ملکەچکەن لە ئاستی ئیرادەی ئەم ملەتە و ئەم ملەتە وەکو چۆن بە درێژایی مێژوو شەهیدی داوە دێهاتی ڕووخاوە شارۆچکەی ڕووخاوە ئەنفال کراوە کیمیاباران کراوە 5,000 گوندمان تەختی خاک کراوە دەیان ناحیە و قەزاوانەمان نەماوە زندانەکان پڕ کراون لە تێکۆشەرانمان و تەنها یەکێتی 1600 کەسی لە زیندانە شەهید کراوە چۆن حەشدی شەعبی دامەزرا حەشدی شەعبی لە ئەوڵۆ دامەزرا بۆ ئەوەی بەرگەی بەرامبەر بە داعش بوەستێ داعشیش یەکێک لە ئیشە سەرەکیەکانیان لە دوای بەغداد تێکوپێکدانی مووسڵ بوو تێکوپێکدانی سەلاحەدین بوو تێکوپێکدانی کەرکووک بوو تێکوپێکدانی دیالە بوو سیرکە ناوچە کێشە لەسەرەکان مەیدانی سەرەکی چالەکیەکان و تاوانەکان و کوشتارگاکانی داعش بووە بۆ داعشەکانیش ئەیانزانی ئەم ناوچانە لە لێوارێکایە وردە وردە خەریکە ئەم ناوچانە بن بە بەشێکی کوردستان و ئەوانە لەبەرەوە هاتن زۆربەی چالاکیەکان هێنایە ئەم ناوچەیە بۆیە من لەوە زیاتر قسە ناکەم هیوادارم خەڵکی خانەقین کە من ڕۆڵەی ئەوانم منیش وەکو ئەوان لە کۆڵانەکانی خانەقین پیاسەم کردووە لە تیارەخانە تۆپتۆپێنم کردووە لە نادیەکانە من زەدەم کردووە من خەڵکی تێلخانەم من وەکو ئەوان لە ئەڵوان مەلەم کردووە من وەکو ئەوان لە باخەکانی خانەقی پیاسەم کردووە من وەکو گەنجەکانی ئەوان لەک ئێستا لە ساڵی 1970ەوە دژی تعریب بووم لە خانەقین ساڵی 72 لەسەر هاتنی تعریبی تازە لە خانەقین من قاقەبزم دەرچووە ڕام کردو بۆ دێهات لە گۆڕەشەلە ماومەتەوە هەمیشە هەموو ئەوانەی ئێمە تێکۆشەری دێرین بوون شەیدەکانمان و زیندوەکانمان هەموو ئەمانەی ئێمە بەڕاستی ئەگەر تعریب نەبووایە ڕەنگە نیوەی ئەو تێکۆشانەی خانەقین هەن سیاسەتیان نەکردایە نیوەی و پێشمەرگانەی خانەقین هەر سیاسەتیان نەکردایە پێشمەرگە نەبوون تعریب پاڵنەدی سەرەکی تێکۆشانی ئێمە خۆڕاگری ئێمە قوربانەکانی ئێمە بۆ لە خانەقین کەرکووک لە ئێمە زیاتر هیوادارین هەژدەی مانگ هەموو خەونەکانی تعریبی نوێ عەقڵیەتی شۆڤێنی نوێ تایفەگەری نوێ بە چاوپۆشین لە هەموو کەمڕێکان هەموو ئەو خەونانە لە چاڵ بنێن و دەنگ بدەن بە هەموو ئەو کاندیدە پاکانەی کە بە پاکی کوردایەتیان کردووە بە پاکی دڵسۆزی ناوچە کێشە لەسەرەکانن و بە پاکی ماونەتەوە دەستیان بۆگەنی نەکردۆ لە گەندەڵی دەمیان بۆگەنی نەکردۆ لە گەندەڵی دەنگ بدەن بە هەموو کورتپەروەریەک کە بەڕاستی خزمەتی ناوچە کێشە لەسەرکانەکە و لە ئایندە ئومێد هەیە ئەم سەنگەرە سەنگەری ئەنجومەنی پارێزگاکان بکا بە سەنگەرێک بۆ جێبەجێکردنی مادەی 140 و بۆ دژایەتیکردنی تعریب و بۆ ئەوەی ئەرزی جوتیارەکانمان لە دەوروبەری کەرکووک لە دەوروبەری مەخمور
لە دەوروبەری خانەقین ئەرزی ژووتیارەکانمان داگیر نەکرێ کە بەداخەوە هەموو ڕۆژێک ئەم کارەساتە ڕوئەدا. سڵاوتان لێبێ ئەی دەنگ دەرەکانی کوردستانی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم.